بەیەکەوە بسم اللهیمان کردو بە ناوی ئەڵڵا بەردی بناغای چارەخانەی میهرەبانیمان دانا. ناوی خۆی بەخۆیەتی کە بەڕاستی میهرەبانیە و میهرەبانی ئەبەخشێتەوە. والله یەک نەخۆش دوعاتان لۆ بکە کافیە، یەک فەقیر دوعاتان لۆ بکە کافیە، یەک کەسی نەبووی و نەدار بێتەوێن دەر بە دڵێکی خۆش بگەڕێتەوە ئەوەندە لە بۆنگۆ کافیە لە ڕۆژی قیامەتدا ببێتە هۆکار بۆ ئەوە کەسێک لە مردن ڕزگار بکە و ژیانی سەر لە نوێ ببێتە سەبەبی ژیان بەخشینەوە بە کەسێکی تر ئەفەرمێ وەک ئەوە وایە هەموو خەڵکی سەرزەوی زیندوو کردبێتەوە کە ئەو خستەخانە شتێکی نەوعیە جێگای دەستخۆشی لۆکردنە هەم لای وەبەرهێنانی و خەڵک دەتوانی بەشداری بکە و ئیسفادەی دنیایی لێ بکە وەم لایەنە خێرخوازەکە شێ و خەڵک دەتوانی وەکو خێرخواز بەشداری بکە و کە پشک و بەشی خۆی بایەتی و بەڵام قازانجەکەی لە بۆ بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار بگەرێتەوە. زۆرێک لە نەخۆشەکان دڵیان خۆشە کە ئەو فەرێکی تایبەت هەیە و ئیتر نرخی نۆرینگەکان و نرخی دەرمانەکان و هەمووی جیاوازە و هەرزانە. هەژار و فەقیرەکان بەڕاستی لەبەر بێتوانایی و لەبەر نەبوونی بواری مادیان کەوا زۆر ناڕەحەت بووینە ئەو شوێنانە دەکرێت کە ئەو ناڕەحەتیانیان لەسەر کەم بکاتەوە. میهرەبانی ببێتە ناوێکی ڕاستەقینە بە ناوەرۆکەوە جێی ئومێد و باوەشی گەرمی هەموو لێ قەوما و فەقیر و هەژار و نەخۆشەکان بێت. فرسەتێک گەلێک مەزنە بۆ مرۆڤێ مسلمان کە ئەوێ خێرێ دەستخۆ ببینیتن ئەف پرۆژێ زیندیکردنە بۆ خەلکیە جۆرە کۆدیکە بەڕاستی لە وەختێکی زۆر باش ئیعلانی ئەو مەشروعەیە کرا. میهرەبانی دەستێکی پاچی تێدایە. من وەکو مەلایەک شادی ناسین و دۆستایەتی و برایەتی و ڕەفاقەتی 17 ساڵی دکتۆر دلێرچی نەدەکەم. ئەو پرۆژەی میهرەبانی کە ئەو بەڕێزانە پێی هەڵستاون کە خۆشبەختانە هەمویان ئینسانی جێگا ڕێز و جێگای متمانن پرۆژەیە کە بەڕاستی دەرفەتێکی زێڕین دەداتە هەمومان بە پشتیوانی جەنابی دکتۆر بکەین دەست بخەینە ناو دەستی ئەوها بۆ ئینشاءالله ئەم پرۆژەیە سەرکەوێت